تۆ ئەمڕۆ چەند نامەد ناردووە، ئەمڕۆ لەگەڵ چەند نەفەر قسەت کردووە، ئەمڕۆ تەلەفۆنت لەگەڵ کێ کردووە، ئەمڕۆ مەرحەبایی کێت کردووە، ئەمڕۆ کێت بینیوە. ئەمانە هەموو پەیوەندیە. ئەمڕۆ چەند شتت بیستووە، ئەمڕۆ چەند شتت خوێندووەتەوە. ئەمانە هەمووی سەرچاوەی پەیوەندی و زانیاریە. من بەبێ پەیوەندی و زانیاری نامان کرێت. بەڵام ئازیزانم، تەماشای ئەمە بکەن. ئێمە خۆمانمان وەکو چۆن لە خواردنە خۆمان تووشی بەدخۆراکی کردووە، ئێمە لە پەیوەندی و لە زانیاری شاتوشی بەدخۆراکی هات. کۆمەڵێ پەیوەندیمان هەیە زۆر دووبارەیە، هیچ بەرهەمێکی نییە و ئەسڵەن لەوەچێ بە خەیریش بۆمان نەنووس. هەندێ پەیوەندی هەیە سیرەی ڕەحم نییە، ئاکەکاریش نییە، لەوەچێ خراپەکاری بێت. هەنێ زانیاری هەیە 100 ساڵی کە بژی ئاوەنەی ئیسفادی لێ ناکەی، چی تۆ لەوەچێ ئەمڕۆ نیو سەعات دانیشتی بەدیار تی بێکەڵک. ئەمڕۆ چەند شتت بردووە بۆ دەمت و ئەزانی ئەوەیان باش نەبوو. کلێتێکت خوارد خراپ بوو، لە تێنانت خوارد خراپ بوو، زێر جبست خوارد، کۆلایەکت خوارد خراپ بوو، چایەکت خوارد شەکری زۆری تێکرد خراپ بوو. چەند شتی خراپت خوارد. ئەمە چۆن لە خواردنمانە ئێستا خەریکە هۆشەکەینەوە کە بەرەبەرە ڕێژەی توشبوونی شێربەنجە لە کوردستان فڕیوە، ئێستا بیر لەوە ئەکەینەوە چۆن برنج کەمتر بەکاربێنین، زەیت کەمتر بەکاربێنین، خوێ کەمتر بەکاربێنین، شەکر کەمتر بەکاربێنین، مەوادی معەلەبات و جبس و نازانم. ئێستا خەریکە هۆشەکەینەوە. ئەیکەی هۆشەکەینەوە کە ئەم جۆرە پەیوەندیە ئێمە ئەکا بە مرۆڤێکی پاشێ. ئەی چۆن ئەی هۆشمانێتەوە بە خۆمانە ئەم جۆرە زانیاریانە کاتکوشتنە. کاتە تۆ پێویستە زۆر بە وریایی بیر لەوە بکەیتەوە پەیوەندیەکانت چۆن ڕێکەخی، ئەی سەرچاوەی زانیاریەکانت چۆن دەستەبەرەکەی، وە تۆ خەریکی چ جۆرە زانیاریەکەبی. ئەزانن هەر یەکێک لە ئێمە ئێستاکە بووینەتە هەمبانەی زانیاری و معلومات، بەڵام ئەم هەمبانەیە هەرچەنە گەورەیە ئێمەی نەکردووە بە عالم. هیوا هەیە هەموو ڕۆژێک گوێ لە ڕادیۆگرێ، هەموو ڕۆژێک تەماشای ئینتەرنێتەکە، هەموو ڕۆژێک شتە خوێنێتەوە، هەموو ڕۆژێک خەریکە زانیاری و معلومات و خەبەر و شت ئەکاتە مێشکی. زانایەکیش لە کۆنا ئەوەندە زانیاری نەناردووە بۆ مێشکی، بەڵام ئەو بۆ بە عالم تۆ بووی بە فاشی. خەرتەکە چییە؟ کەواتە ئێمە چیمان کردووە؟ شتی خراپمان کۆ کردوێتەوە. ئەڵێ عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەڵێ ئەگەشت بە هەر سەحابیەکە ئەو وایە ئەکێشا بەسکیا بە گاڵۆکەکەی ئەی شتێکی کە کۆکەرەوە. جاری وایە شتی خراپ کۆکەینەوە، ڕاست کێشی زۆر زۆر زیایی کردووە، هەر شتی خراپەخوا. شتێکی کە کۆ بکەوە باشترە، وانە؟ ئەو زانیاریەکەش خوای لێ هاتووە. ئێستا شتی زۆر ئەزانین، بەڵام ئەم زانیاریە زۆرانە تۆی نەکردووە بە عالم، توی کردووە بە بەکاربەری ئەو زانیاریانەی کە هیچ ئیسفادەیان نییە. کەواتە ئەم جارە ئێمە ڕوبەڕووی شتێ بووینەتەوە. یەک جار ئەژی ئێستاکە ئەمە لە ژیانێکی واقعیە، ئەمە خەو خەیاڵ نییە. شتی خراپە خۆی تەندروستی پێگەچێت، تووشی شێرپەنجەبی، زانیاری خراپ کۆ ئەکەیتەوە و خەریکی معلوماتی بێ ئیسفادە ئەبی، عمرت بەزایە. پەیوەندیەکانت ڕۆتینیە، کاریگەر نییە و نازانی لەگەڵ کێ و چۆن پەیوەندی دروستکەی. ئەمە خەفەتێ هەیە شەوکە ئەخەوی بیرەکەیتەوە، بۆ واموت، بۆ وام کرد، بۆ فڵان کەس وای پێوتم، بۆ فڵان کەس نەهاو بۆ ماڵم، بۆ من خۆزگە نەچوومایە بۆ ماڵیان، خۆزگە مەرحەباییم نەکردایە، خۆزگە و ڕۆژە تەلەفۆنم نەکردایە، باشە بۆ من ناکرێت لەگەڵ فڵان کەس، بۆچی فڵان کەس خۆشی ناوێم. کردێکی ژیانی دەرونی هەموو تێک چوو بەسەرێکا لەبەر خراپی پەیوەندیەکانت. کەواتە ئێمە پێویستمان بە پاکسازی هەیە. پاکسازی بەڕێزان، چۆن بڵێ ماوەیەک بەس هەوڵ بە سەوزە و میوە بخۆ، نان مەخۆ، شەکر مەخۆ، برنج مەخۆ، جسمت پاکە بێتەوە، بێبەرە شتی مەوادی کیمیایی بەکارمێهێنە، جسمت بەرەو پاکبوونەوە ئەڕوا، بڕۆ وەرزش کە هەناسەی قوڵ وەرگرە، ئاوی زۆر بخۆرەوە، بۆ نمونە ئەم شتانە بکە، جسمت بەرەو پاکبوونەوە ئەڕوا، ڕۆژوو بگرە. کەواتە لە زانیاریش و پەیوەندیش پێویستە هەمان سیستم جێبەجێ بکە. پێویستە ڕجیمێکی باشمان هەبێ بۆ زانیاری و ڕجیمێکی باشمان هەبێ بۆ پەیوەندی. ئەگەر وانەکەی ئازیزان، ئێستا هیواتان هەیە لەوە چێ ئەمڕۆ یەک سەعات لەگەڵ نەفەرێ بردبێتێ سەر، هەر ئەم نەفەرە
ڕۆژی پێشوو 1 ساعتی لەگەڵا بردبێتە سەر، هەفتەی پێشوو 2 ساعتی لەگەڵا بردبێتە سەر، بەڵام هەر ئەم نەفەرە خوشکێکی محتاجی ئەوەیە دوو قسەی لەگەڵ هەر ئەم نەفەرە هاوسەرەکەی محتاجی ئەوەیە کە لە باڵێ دانیش. ئەمە ئەگەر بەدخۆراکی نیە لە بواری پەیوەندی ئەمە چی؟ تصورکەن ئازیزان لەو کوردستانی ئێمە هیوا هەیە ڕۆژانە چەندین سەعات لەگەڵ ئەو قسە ئەکا، بەڵام هەرگیز ئامادە نیە لەگەڵ هاوسەرەکەی 5 دقە دانیشێ بەجددی لەسەر مۆزوعە قسە بکات. بەڵام بۆ ئەوانی تر لەسەر مۆزوعێکە هیچ پەیوەندی بە ژیانی ئەوە نیە، تەداخولی ژەکات و هەژەکا و ڕئیش دەرەبڕێ و پۆستی ژەکا و ئەمە لای ئێوە چمانایەکە گەیەن. هەنێکمان توانیمانە عاشقانە لەگەڵ هاوسەرەکانمان بشین، هەنێکمان توانیمانە بۆ پەڕی خۆشەویستی و دڵسۆزیە و لەگەڵ ئەو کەسانە بژین کە لەگەڵیان کارەکەین، یان لە بەردەستمان کارەکەن، یان ئێمە بۆ ئەوان کارەکەین. خۆ ئەمە گرنگە، ژیانی خێزانیت گرنگە، ژیانی پیشەیت گرنگە. کاتێک کە تۆ گرنگەکان داخی تەواویان پێنایی خەریکی شتی تری، ئەی تۆ بەرەو چۆ ڕێیت؟ وەکو وایە تۆ ئاپۆڕێکت پێ بێ لە دەریا، زانی کە ئەبێ بڕۆی بۆ فڵان شوێن و ئەشزانی بەنزینی کەمە پێیە، چی حەد بۆ خۆشیاڵی با بڕم ئاوا فڕێک لێ، ئەمە پێڵێن چی؟ کەواتە زۆرێک لە مرۆڤەکان ئازیزان مەسلحەتی خۆیان نازانن. خۆی گەورە لە قورئان نافەرمێت إن أكثر الناس لا يعقلون إن أكثر الناس لا يتفكرون لا يتذكرون لا يفقهون. ما ئێمە لەو زۆرینەیە نەبین. ولو أعجبك كثرة الخبيث، شتی پیس لە زۆریا سەرنجە ڕاکێشێ، مێکی پاک هەرگیز معجب نەبی بەشتی زۆر و پیس. لێرە بەرەبەرە ئەچیتەوە بەخۆتە و ئەزانی ئەگەر ڕێڕێ بگریتە بەر. خۆستان هەر یەکێک لە ئێمە ئەگەر هونەرەکانی پەیوەندی فێر ببین، هونەرەکانی وەرگرتنی زانیاری سەرچاوە دروستەکانی زانیاری فێر ببین، دڵنیا بن بەم دوو باڵە ئەتوانین گۆڕانکاری گەورە دروستکەین لە ژیانی کەسی خێزانی و کۆمەڵایەتی پیشەی. ئایا کەسێک ئەمانەی ڕێخستەوە مرۆڤێکی سەرکەوتوونی؟ ئەمانە تێک بە، ئەمانە تێک بە. دانا پێقەوێت، دانا تۆ چۆن ژیانی خۆت بە خەسارەتایی. واتە ئێستاکە ئێمە لەم کۆرسا باز لە یەکێک لە هەرە گرنگترین باڵەکانەکەین. تۆ ئەگەر بە دوو باڵ بگەیتە سەرکەوتن ئەمە یەکێکە لە باڵەکان. ئێمە لەم کۆرسا ئینشاءالله بە وردی باسیەکەین، باز لەوە ئەکەین کە تۆ چۆن بتوانی زانی پەیوەندیەکانت چەنێ دروستە چەنێ دروست. ئەم پەیوەندیە تۆ ئەبێ بزانی ڕێژەکەی چەنێ بێ باش، لەگەڵ کێ پەیوەندی دروستەکەی، وەر پەیوەندیەکە چەنێ بێت. تۆ ئەمڕۆ نەفەرێک ئەناسیت، یەکسەر ئەم نەفەرە هەموو ڕۆژێ بێ بۆ ماڵتان سەعات 2 سەعات کاتت بگرێ و پەیوەندیی سەرکەوتوو نییە. واتە پەیوەندی سەرکەوتوو مەبەستمان ئەوە نییە ئەوە نەشیرین بیبلکێن پێێتەوە. ئەبێت تۆ بزانی ئەم نەفەرە هەفتانە جارێک پەردانێکی یەک بکەن، 2 هەفتە جارێک تەلەفۆنی هەبێت لە بینتانە، ساڵی جارێک پەیوەندیەک هەبێت لە بینتانە، ئەوەندە بۆ ئەویش باشە بۆ تۆش باش. وە کاتێک کەسێک ئەزانی ئەبێت و هەموو ڕۆژێ پەیوەندیت هەبێت لەگەڵ، ئەمە پێداویستی سەرێکی ڕۆحی تۆیە، عاتیفی تۆیە. کەواتە ئەبێ بتوانێ ئەم پەیوەندی بەو نزیکیە ڕاگری، نابێ بێڵی دوورکەوێتەوە. ڕاگرتنی وەسەتیە پێ لە حکمەت. ئێمە کاتێکە زۆر جار چیرۆکێک ئەخوێنینەوە ئەڵێن حەکیمێ وای وت، حەکیمێ وای کرد. بیر لەوە نەکەینەوە ئەی بۆ خۆمان حەکیمانە نەژین، بۆ خۆمان حەکیمانە نەژین. حەکیمانە ژیان کۆمەڵێشتی تایە، عاقڵانە و ژیرانە بیرەکاتەوە، ژیرانە پەیوەندی ئەکا، ژیرانە شت فێرە بێ، شتە زانێ، خەریکی شتی بێمانە نییە. حەکیمانە ژیان ئەوەیە کە دووریەکان کاری ئەکا بە قیاسی خۆی. ئەواتە ئەگەر ئەم حکمەتە دەستکەوت،
ومن يؤتي الحكمة فقد أوتي خيرا كثيرا. دنيا أم حكمة الدسكبة أو خيرك زورش الدسكبة. شيستانم شوية ورقين لپاش پشوكا أتينا قولاي بابتكاني بيوندي ولا ماوي أما ساعاتي كي روشتو باس لا گرنگی بوارەکەی و تێگەشتنە لەوەی کە ئەم بابەتە هەنێ گرنگە بۆمان کە ئێمە ئەتوانین ژیانی خۆمان لێرەوە دەست پێ بکەین و گۆڕانکاری گەورەی تیا بکەین. 7 ساعات کاتمان ناوە زانین ئەم 7 ساعاتە باز لە چی ئەکەین و تۆ چۆن ئەتوانی عەمەلی پێ بکەی بەجێکی لە ژیان. فەرمون ئازیزان لە کاتژمێر لای ئێوە ئێستاکە 8:30 لە کاتژمێر 8:40 ئەوە زۆر بێ ئەو کاتەوە نییە دەست پێ بکەینەوە. ئێستاکە چاتەکەشتان بۆ ئەکەمەوە. ئازیزان باسمان لەوە کرد هیچ مرۆڤێ دوورگەیەشی تەنیا نییە. ئێستاکە گرنگترین خاڵ لە تێڕوانینی ئێمەوە دەست پێکا بەرامبەر بە پەیوەندی. چی پەیوەندیە؟ ئازیزان ئەگەر بەلای کەسێکا تێ بپەڕیت ئەوەش پەیوەندیە، نەشی ناسیت. ئەی بەلای یەکێکە چی بیرە خاتەوە، ئەحساسێکت بۆ دروستەکە، ئەحساسی ئەمنیەتەکەی لە خۆتۆ شت تێگەی ئەڵی ئەمە نەفرێکی مهمە، ئەمە نەفرێکە خراپە چاکە جارێش تێ بە خەیاڵتە. کاتە پەیوەندیەک دروست بووە بێت تۆ ئەم شتانەیە بە خەیاڵتە. کاتە بەی بەلای نەفەری کشا پەیوەندیە، کاتە تێڕوانینی ئەمە بۆ پەیوەندی تێڕوانینێکی وردە و ئەبێ وابێکە بزانی کە زۆر شت پەیوەندیە. ئازیزان ئێمە لە پەیوەندیە لە سیستمی پەیوەندیە دوو شتمان هەیە، دوو لایەنمان، پەخشمان هەیە وەرگرمان هەیە. هەمیشە کاتێک گەڵین پەیوەندی یعنی بێ پەخش هەبێ وەرگر هەبێ. نمونەیەکتان بۆ هێنمەوە. نمونە تۆ ڕادیۆی FM ئەکەیتەوە، تۆ ڕادیۆکەت وەرگرە. ئەم پەیامە لەکوێیەت؟ لە کەناڵێکی ڕادیۆییەوەیەت، باشە؟ لە ئێزگەیەکەوەیەت. کاتە ئەو پەخشە تۆ وەرگری. بەڵام مرۆڤ هەر ئەوەنە سادە نییە. مرۆڤ خۆشی ئەبێتەوە بە پەخش، هەری وایە بەرامبەرەکەشی ئەبێتەوە بەوەر. واتە وەکو پەیوەندی بینی دوو مۆبایل وایە. ئەم پەخشە ئەو وەرگرە، ئەو پەخشە ئەمیش وەرگرە. گرنگترین شت لە پەیوەندیە ئازیزان ئەوەیە چۆن لێت تێگە. ئێمە کارەساتێکی گەورەمان هەیە، ئەویش ئەوەیە قسە ئەکەین ئەڵێ من وام وت ئەم قسە عەیبی چی بوو؟ من وام وت و ئەم قسە عەیبی چییە؟ بەڵام گرنگترین شت لە پەیوەندیە ئەوەیە گرنگ نییە تۆ چی دوتووە، گرنگ ئەوەیە ئەو چۆن تێگەیشتووە. کەواتە هونەری پەیوەندی فێری ئەوە تەکە تۆ یەکسەر بزانی قسێ بکەی، چۆن بیکەی، ئەو قسێ بکەین، ئەوەی کە تۆ مەبەستە ئەوەش لە مێشکی ئەوە دروستە بێت. تۆ ئاوا تێگە. بۆیە ئەبینین زۆر جار کێشەکانمان، شەڕ، بێکەوە نەگونجانمان پەیوەندی بۆون نییە. بڵێ وەڵا ئەو خراپە من چاکم، من چاکم ئەو خراپەیان هەردووکمان خراپین. جاری وایە هەردوو نەفەرەکەش چاکن پێکەوە نایکرێ بۆ لەبەری بە هەڵە لێکتر تێگە. کاتە تەفاهم لێک تێگەشتنەکە ئەوەیە، گرنگ ئەوەیە ئەو چۆن لێک تێگە. نەفەرێک قسە ئەکا، گرنگ ئەوەیە مەبەستی چییە؟ گرنگ ئەوەی مەبەستی چییە؟ تۆ قسەکە ئەکەی، گرنگ ئەوەی بەرامبەرەکەت لە مەبەستەکەت تێبگە. ئەگەر لە مەبەستەکەت تێبگە نابێ بە کێشە. ئەگەر لە مەبەستەکەت بە خراپ تێگا سیرەکی بۆیە بۆ بەشەر ڕەڵی لە من بە غەڵەت تێگەشت، یا ئەڵێ خۆی ئینسانێکی خراپە، من مەبەستم ئەوە نەبوو، یا ئەڵێ من ئەم قسەیەم کرد بۆچی ئەبێ ئەو وا تێبگا. کەواتە ئازیزان بەلای کەسێکی شا پەیوەندیە، ئەمە یەکەم، ئەم فکرێت ئەمەد لە بیر بێت. دووهەم گرنگ ئەوەیە بەرامبەرەکەت چۆن لە تێگە. ئێمە لە پەیوەندیمانە قسە ئەکەین، قسەکە لەحنی هەیە و ئەو کەسەش ئەگەر ڕووبەڕوو بێ دووڵەی دەموچاو و دەستی ئێمە ئەبینێت. کەواتە وشە
ئاواز زمانی جەستە. باشە، ئێوە بەزەوەم بۆ بنووسن بەڕای ئێوە کامیان لە ١٠٧ کامیان لە ١٥٥ کامیان لە ١38 ڕێی خۆتان بنووسن. هاتەکەم کردووەتەوە، ڕێی خۆتان بنووسن و لێرەوە وەرەگرین پاش 10 دقەی تر دەست پێکەینەوە. نازیزان ڕێی خۆتانم بۆ بنووسن. کاتێک تۆ لەگەڵ نەفەرێک قسەکەی وشەکانت، لەحنەکەت، شکلی دەم و چاو و زمانی جەستەت هەیەکیان بە ڕێژەیە کاریگەری هەیە بنووس. عەزیزان و خۆشەویستانم دەست پێکەینەوە. یەکێک لەو زانیاریانەی کاتێک کە مرۆڤ بۆ یەکەم جار ئەیبیستەیە سەری سوڕەمێنێ ئەوەیە ئایا کاتێک کە من قسە لەگەڵ کەسێک دەکەم ئایا گرنگترین شت چییە؟ زۆر بەمان وا ئەزانین ئەو قسەی کە ئەیکەین گرنگترینە. بەڵام زانیاریەک هەیە پێمان ئەڵێ نەخێر، بەڵکو ئەوەی کە تۆ ئەیڵیت ئەوە گرنگتر نییە. تەماشاکەن عەزیزان، لێکۆڵینەوەیەک سەلماندوویەتی کە لە ١٠٧ وشەکانمان گرنگە، لە ١٣٨ ئاوازی قسەکانمان و لە ١٥٥ شێوەی ڕوخسار و زمانی جەستەمان. باشە، شێوەی ڕوخسارمان دەم و چاومان چۆنە؟ من ئێستاکە ئەمەتان بۆ ڕوو نەکەمەوە. تەماشاکەن، ئەگەر مامۆسایەک بە خوێندکارێکی بڵێ بەخوا زیرەکی بە لەحنەکەیە دیارە، ئەوێ گاڵتەی پێ بکە، بەخوا زیرەکی یەکسەر ئەزانی ئەم لەحنە واتە نەخێر تۆ زیرەک نیت، واتە وشەکە گرنگ نەبوو، لەحنەکە معناکەی دەرخست. بۆ نمونە تۆ ئەچی بۆ شوێنێ بەخێرهاتن پێکەن و بەم شێوازە دەڵێن پێر بێ یاخوا سەر چاو خۆشحاڵ بووین فەرمودان چە. زمانی جەستە ئەڵێ تۆ بۆ هاتی، بە زمانی جەستە ئەڵێ خۆزگە نەهاتیتە. خۆت ئەزانیت وانییە کاتێک ئەڵێ بەخێربەی سەر چاوان و ئەوانە و تەماشای دەوروبەر ئەکا، کاتێک کە تۆ کەسێک پێت ئەڵێ کەسێکی گرنگی لە ژیانی منە، بە زمانی جەستەی پێت ئەڵێ کە ئەم قسە لە ناخیەوە ئەیکا یان تەنها ڕووپامایی. بۆیە بەڕێزان، کەسانێک هەن قسەی جوانەکەن بەس کاریگەر نییە قسەکان، یان کەسانێک هەن قسە ئەکەن و هەرچەنە قسەکانیان باشە بەڵام خەڵک لێیان دویرە بێت. بۆچی؟ لەبەرەوەی کە قسەکە شەرت نییە، پەیامەکە کۆی پەیامەکە شەرتە. ئەو پەیامی کە ئیگەێنی ئەگاتە مێشکی نەفەرەکە، پەیامەکە چی هەڵگرتووە؟ پەیامەکە بەڕێزان زمانی جەستە، شێوازی ئەوەی کە ئێمە چۆن پێەکەنین، چۆن زەردەخەناکەین، چۆن چاوە جوڵێنین، چۆن تەناکەوانە جوڵێنین، چۆن دەم و چاومان گرژەکەین، دەست و قاتمان چۆنە جوڵین، چۆن ئەوەستین، چۆن دانیشین، چۆن پاڵەینەوە. هەموو ئەمانە جاری وایە کەسێک بە دانیشتنەکەیە پەیامەکەی ئەوەیە کە ڕێز دەتوانای. ئازیزان، ئەم بابەتە لەم سەردەما زۆر زۆر گرنگە، بۆ چونکە ئێستا کەوتوینەتە زەمانێک خەڵک لە گەنجەکان لە مناڵەکان ڕازی نییە. بۆ چکە لە پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازن، ئەوەندە خەریکی لاپتۆپ و کۆمپیوتەر و مۆبایل و ئەمانە بوون نازانن ڕەفتارکەن، و کە نازانن ڕەفتارکەن نانت نازانێت ئەمە بەخێرهاتنی کردو بەڵام بە زمانی جەستە قسەیەکی تری کردووە، نازانێت کە بە زمانی جەستە بێڕێزی کردو بەرامبەرەکەی، نازانێت بە زمانی جەستە پەیامێکی پێچەوانەی ناردووە. ئەمانە لەسەر ئیشەکانیان زۆر سەرکەوتوون لەگەڵ خاوەنکار و لەگەڵ هاوکار و لەگەڵ ئەو یارانەی کێنە بەردەستیان. پێرەکی ئەڵێ بەخوا بە خەڵکی و ئیشە نایە،
یان جاری وا هەیە تۆ کەسێک دانی لە ئەوەی کە وەڵامی تەلەفۆن باتەوە وەڵامی تەلەفۆن چ لەحنێ قسەکە بۆی زۆر جار کۆمپانیایەک زیرەکانە ئەبێ کەسێک بدۆزێتەوە کە بزانێت چۆن بە خێراتنی خەڵکەکە دلوبەرگەکانی چۆنە لەحنی چۆنە ڕووی خۆشەیان نا و بەمە ئەتوانێ کۆمپانیاکی سەرکەوتو تۆ یەک جار بچۆ شەریکەیەک مەڵێکی لێبێ بێمستەوا قسەی ناخۆش هیچ حسابێکت بۆ نەکەن دانا چۆن ئەبێت کەواتە ئێمە یەکسەر هەر کۆمپانیاکەمان ئەبێزرێ یەکسەر ئەو مارکێتەمان ئەبێزرێ یەک جار بچۆ دوکانێک بە نوێ قسەت لەگەڵ کات و بە نوێ سەیرەکە بە نوێ جواب بباتەوە هەرچەند شتەکانی هەرزانێ حەز ناکەی بڕیتەوە مانە هەموو چیە مانە هەموو لێهاتوویە لە بواری پەیوەندی کەواتە ئەبێ وریابین لە 55 پەیامەکەمان بە زمانی جەستە ناردووە ژنۆمێرد هەیە دائیمە شەڕیانە دائیمە بەینیان ناخۆشە ئەگەر قسەکانیشیان تەجیل کێڵێم قسانە عیبی چییە ئەڵێ ئەم پیاوە بووە تووڕە بوو یا ئەڵێ بۆ ئەم ژنە ئاوا ئەم قسەی گرتە دڵ ئەگەر بڕی وردیکەیتەوە خۆشی نازانێت بەڵام لەبەرەوەی ئەم پیاوە یا ئەم ژنە کاتێک کە قسەکەی کرد زمانی جەستی تیکی تری ئەگەیاند هەروە قسەیەکی ڕێکی کردو کەچی ئێهانە بۆ بە بەرامبەرەکەی بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستە بچینەوە بە خۆمانە بزانین ئایا ئەگەر لە ئەمریک بە باشی تەسویرمان کا دوای سەیری خۆمان کەینەوە ڕازین لەوە چۆ شەریکەیەک کارمەندەکانی هەموو کراسەکەی هاتوێتە دەرەوە هەم چۆن مەسەلەن مەطعەمێک شوێنێک کراسەکەی هاتوێتە دەرەوە یان جلەکانی پیسپۆخڵە ئەمە چیە گێنێ ئەمە ئەوە گێنێ ئەمانە پاکوخاوێنی ڕێعایەت ناکەن لەوجێ خواردنەکەشان پاکوخاوێن نەبێت کەواتە ئەو کارمەندی کە ئەچێ بە خێراتنی خەڵکەکە بەس بە زمانی جەستە پێت دەڵێ چییە وەزعەکە ئیتر خۆ هەرچەنە قسە بکە ئێمە خواردنەکەمان ئاوایە و مەطعەمەکەمان ئاوایە ئەی زمانی جەستەی ئەڵێکی ئەی جلوبەرگەکەی ئەڵێکی ئێوە ڕەنگانی لێوە بەکاریان هێناوە سیرەکی زۆر شت ئێمە لا ئیرادی خوێنینەوە بۆیە خەڵکیش هەروایە لەگەڵ ئێمە کەواتە زۆر پێویستە ئێمە پێداچوونەوەیکی زمانی جەستەمان بکەین هیوا هەیە دائیمە دەمولوت و دەستوشتی بە جۆرێک دەجوڵێنێ بەرامبەرەکەی هەستەکە هیچ نازانێت زۆر ناخۆشە شتیوە وانە تۆ ئێستا بەردەست کەسێک یەکسەر ئاوایە دەکات و ئەمە ئەزانی خۆی دەستێک وا لێکا یەکسەر تۆ هەستەکەی ئەم نەفەرە وا پیشان ئەیە کە ئەو زۆر لە ئاستێکی بەرز و مهمە بەڵام لە کاتێکا جاروێ ئەچی بۆ لای زانایەک لەگەڵ ئەو هەموو عیلما لەبەری تەواضعی هەیە زمانی جەستی تۆ تەریقە بیتەوە نەڕێستەکە ئەوەندە جوان گوێت لێیەک بێ ئەوەندە حسابت بۆ بکە هەریوایە نەفەرەکە خۆی نازانێت بەڵام لە ناخیەوە پەیامەکەی بۆ زمانی جەستی پەیامەکە گەین بۆیە کاتێک کە مرۆڤێ درۆ ئەکا ئەکرێ پێی درۆ هەڵبەسێ بە زمانی جەستی شتێکی کاڵێ یان لەحنەوی شتێکی کاڵێ تەماشاکەن ئازیزان بە تەماشایەکی ئەم ڤیدیۆیە بکەین بۆ مێدی ئەوەی یەکسەر بکرێتەوە و ئێوەش بیبین